خۆشەویستان تۆرێکی دیکەی بەیانی باش کوردستان کە ئەمڕۆ گفتوگوی لەبارەوە دەکەین پرسی وشکە ساڵی هۆکارەکانی دواکەوتنی بارانبارین و وشکە ساڵی وەچی دەگەڕێتەوە و بەتایبەتی لە کوردستاندا مەترسیەکانی دەکرێت چی بێت لە داهاتوودا و بەتایبەت ئەو ناوچارەی کە گەرمیانن ئەمانە گۆڕانکاری کەشەواکە لەسەر ئەوان چ کاریگەریەکی جیاوازی هەیە لە ناوچەکانی دیکەدا و ئەم ساڵ دەکرێت بڵین کە ساڵێکی وشکە ساڵ بە گفتوگۆکانم دەست پێ دەکەم لەگەڵ سیروان ساڵح شارەزای کەشەواکە ڕاستەخۆ لە کەلارەوە میوانیم تەوری بەیانی باش کوردستانە کاک سیروان بەیانیت باش سپاس بە ئامادەبوونت پێم خۆشە بزانم کە لەم ساڵدا یاخود بەگشتی هەرێمی کوردستان دەکرێت ساڵانە چنێک بارانی لێ ببارێت. بەڵێ سڵاو بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی خۆشەویستی ئەناڵی بەناوی خوای گەورە وەکو لە ڕابردوودا لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان لە هەرێمی کوردستان بەگشتی و ناوچەکانی گەرمیان بە تایبەتی بەهۆی کاریگەری ناوچەیەکی پەرسان بەرزەوە کەوای کرد بارانبارین و شەپۆلەکانی بارانبارین لە ناوچەکانی هەرێمی کوردستان بەگشتی و گەرمیان بە تایبەتی ببچڕێ و ماوەی زیاتر لە 3 هەفتەیە بارانباری لە ناوچەکانی هەرێمی کوردستان بە زۆریش ناوچەکانی گەرمیان نەباریوە هۆی سەرەکی نەبارینی ئەو بارانبارینە دەگەڕێتەوە بۆ بەرزبوونەوەی پەستان لە چینەکانی هەوادا کەوا ئەکات ڕێگر بێت لە بەردەم هاتنی شەپۆلەکانی دەریای ناوەڕاست و دەریای سوور و شەپۆلە شێدارەکان کە هۆکاری سەرەکی دابارینن لە ناوچەکە. باشە کاک سیروان وەڵامی پرسیارەکەم دەست نەکەوت کە لە هەرێمی کوردستاندا بەگشتی ساڵانە چەندێک بڕی بارانبارین ستانداردە و گونجاوە کە ببارێت. بەڵێ لە هەرێمی کوردستاندا ئاشکرایە کە ناوچەی گەرمیان و ناوچەی کوێستانەکانمان هەیە ئەوەی کە بریتە لە دوو ناوچەی بارانی مسۆگەر کە ناوچە کوێستانەکانە کە زیاتر لە 500 میلیمەتر بارانی لێ دەبارێت و لە ناوچە شاخەوەکانیش هەندێک ساڵ تەڕە ساڵەکە کاتە نزیکەی 1000 میلیمەتر باران ئەگەر لە ناوچەی بارانی مسۆگەر واتە لە ناوچە کوێستانەکان 500 میلیمەتر باران لە ساڵێکا ببارێ و دابش بێتە سەرمانگەکانە ئەوە ساڵێکی ئاساییە و بە هیچ شێوەیە گوشکە ساڵی نییە واتە لە هەر لە سەرەتای مانگی دابارینەوە هەتاوەکو کۆتایی مانگی دابارین لە مانگی دا هەتاوەکو مانگی 5 ئەگەر 500 میلیمەتر باران لە ناوچەی بارانی مسۆگەر ناوچە کوێستانەکانە ببارێت ئەوە بە ساڵێکی نۆرماڵ و ساڵێکی ئاسایی لە قەڵەمە درێت بەڵام ئەگەر لەو ڕێژەیە کەمتر بوو ئەوە بە وشکە ساڵی لە قەڵەمە درێت بەڵام بەنسبەت ناوچەی بارانی نامسۆگەر ئەوە ناوچەکانی گەرمیانە واتە هەرێمی ئاوهەوای گەرمەسێر کە ناوچەیەکی وشک و گەرمە ئەم ناوچەیە ئەگەر 300 میلیمەتر باران ببارێت ئەوە ساڵێکی ئاساییە واتە 300 میلیمەتر باران لە وەرزی بارانباریندا هەر لە مانگی دەواتە ئەوکو مانگی 5 بارانەکە پێویستە دابش بێتە سەر مانگەکانە نەگەر لە چەند مانگێکە واتە 300 میلیمەتر باران لە ناوچەی بارانی نامسۆگەر کە ناوچەکانی گەرمیانە ببارێت ئەوە ساڵێکی ئاساییە وشکە ساڵی نییە بەڵام ئەگەر لەو ڕێژەیە کەمتر بوو ئەوە بە وشکە ساڵی لە قەڵام دەبێت. باشە لە ئێستاداکە لە مانگی یەکداین و بڕی بارانبارین وەک دەوترێت بەپێی پێویست نەباریوە چاوەڕێ دەکرێت کام ساڵێکی وشکە ساڵ بێت. بەڵێ ئەوەی کە لە داتاکانی کەشناسیدا تۆمارکراوە لە ناوچەکانی گەرمیان ڕێژەکە جیاوازە بۆ نمونە ناوچەکانی گەرمیان ئەگەر وەربگرین ڕێژەکە جیاوازە لە هەندێک ناوچەی نێوان ناحیە ڕزگاری بۆ سنگاواتە بەرزایەکانی ئەو ناوچانە زیاتر لە 100 میلیمەتر باران باریوە تاکو ئێستا بەڵام لە ناوچەکانی دەشتی کەلار بۆ ناحیە ڕزگاری و کفری و هەندێک ناوچەی باشووری گەرمیان کە ناوچەی قەرەتەپە و خانەقین و دەوروبەری دەکات ئەو ناوچانە کەمتر لە 50 میلیمەتر باران باریوە بەڵام بەنسبەت ناوچە شاخاوەکانیش ڕێژەیەکی باش باران باریوە نزیکەی زیاتر لە بڵێن زیاتر لە 150 میلیمەتر باران تاکو ئێستا باریوە بە ڕێژەیەکی ئەمەش ڕێژەیەکی باشە لە هەردوو ناوچە بەڵام لە ناوچەکانی گەرمیان تا ڕادێک ڕێژەکە کەمترە ئەویش بەشێکی باشە مەترسیەکەی چی دەبێت بەگشتی ئەو لەم بارودۆخەدا کە باران بەپی پێویست نەباریوە و بە تایبەتی لەو ناوچانی کە گەرمیانن دەکرێت لە هاویندا یاخۆت لە مانگەکانی دیکەدا مەترسیەکەی چی بێت؟
بەڵێ وەکو ئێمە بەردەوام چاودێری نەخشەکانی کەش و گۆڕانکاریەکانی کە شەپۆلەکانی بارانبارین دەکەین لە ناوچەکە پێشتریش ئێمە بڵاومان کردوتەوە کە ئەم ساڵ لە هیچ ناوچەیەکی هەرێمی کوردستان مەترسی وشکە ساڵی نییە بە تایبەتی ناوچەکە شاخاوەکان کە ناوچەی بارانی مسۆگەرە ئەم ساڵ پێشبینی بارانی زۆر زۆر دەکەین بە تایبەتی لە وەرزی بەهاردا بۆ سەرەتای شەپۆلەکانی بارانبارین لە 15 ئەم مانگەواتە لە ڕۆژی هەینیەوە دەست پێ دەکات و ئێمە بەڵام ئەوەی کە مەترسی هەیە کەمێک بۆ ناوچەکانی گەرمیانە ئەو شەپۆلانەی کە لە داهاتووە هەن پێدەچێت مەترسیەکە بڕەوێنێتەوە چونکە لە ئێستادا چەندین شەپۆلی بارانبارین لە مانگی یەک واتە لە نیوەی دووەمی مانگی یەکدا لە دروستبووندایە و ڕووی کردوتە ناوچەکە ئەویش لە ئەنجامی لاوەزبوونی ئەو بەرزە پاڵەپەستۆیەی کە ماوەی زیاتر لە 3 هەفتەیە ناوچەکەی گرتوتەوە پێشبینی دەکرێت لەم ڕۆژانەدا کە پلەکانی گەرما بەرزە بێتەوە واتە لە ئەمڕۆ دووشەمەوە هەتاوەکو ڕۆژی چوارشەمە پلەکانی گەرما چەند پلەیەک بەرزە بێتەوە ئەمە نیشانەیە بۆ ئەوەی کە پەستاندا ئابەزێت چونکە پلەی گەرمی و پەستان پێچەوانەی یەکترین هەر کاتێک پلەی گەرمی بەرز بۆ مانای وایە پەستان دائەبەزێت کە پەستان دابەزی مانای تێشکاندنی ئەو بەرزە پاڵەپەستۆیە کە ماوەی 3 هەفتەیە ڕێگرە لە هاتنی شەپۆلەکانی بارانبارین بۆ ناوچەکە ناوچەیەکی کەمی گەرمیان مەترسی وشکە ساڵی هەیە وەکو ناوچەکانی باشووری گەرمیان و هەروەها هەندێک ناوچەی باشووری قادرکەرەم تاوەکو دووسفڕماتوو و هەندێک شوێنی ئەو بەری ڕووباری سیروان کاتە ناوچە سنووریەکانی خۆڕەڵاتی گەرمیان وەکو باکووری خانەقین تاوەکو قۆرەتوو ئەم ناوچانە ئەگەر هات و شەپۆلەکانی 15 مانگ کە ئەگەر هەیە ئەو ناوچەیە بگرێتەوە لاواز بێت یاخود تێک بچێت یان نەبارێت ئەوە مەترسی وشکە ساڵیەکەوێتە سەر ئەو ناوچانە بەڵام ئێمە وەکو پێشبینی ئەەکەین کە مەترسی وشکە ساڵی ناوچەکانی گەرمیانیش نەگرێتەوە واتە ناوچە کوێستانەکان بە هیچ شێوەیەک مەترسی وشکە ساڵی لەسەر نابێ ئەمساڵ و هەروەها ناوچەکانی گەرمیانیش مەترسیەکە تا ڕادەیەک مەترسیەکی زۆر نییە پێدەچێت ئەو شەپۆلانەی بارانبارین کە بەڕێوەن ئەو کاریگەریە یاخود ئەو مەترسیە کەم کاتەوە باشە کاکسیروان دەزانین کە بەگشتی نەبارینی باران و ئەو بڕەپێویستەی کە دەکرێت ساڵانە بپارێت کاریگەری لە سەر تەواوی ژینگە و سروشت و ئەو کۆمەڵێک بابەتی دیکە دەبێت لە کۆمەڵگەیە بەڵام بە دیاریکراوی دەمەوێت باز لە جوتیاران بکەم کە تا ئێستا هیچ زیانێکیان بەرنەکەوت و جوتیاران بەهۆی نەبارینی بارانەوە بەڵێ من خۆم مەدانی ڕۆیشتمەتە ئەو شوێنانەی کە بارانی کەم لێباریوە تاکو ئێستاکە ئەو گەنم و جۆیەی کە ئەو کشت و کاڵی کە جوتیاران کردویانە تاکو ئێستا لەبەرەوەی کە مانگەکە مانگێکی ساردا و شەوانە شەونم ئەبارێت یاخود پەڕ بێت زەوی و پلەکانی گەرمان نزمن و ئەگەر چی زیاتر لە 20 ڕۆژیشە باران نەباریوە تاکو ئێستاکە خراپ نەبووە و ئێمە پێشبینی ناکەین خراپ بێت چونکە ئەم مانگە مانگێکی ساردە و زۆر ئاساییە ئەگەر سەرانسەری مانگەکەش باران نەبارێت و ئەو شەپۆلانی کە هەن یاخود لە دروستبووندان و ئەگەر هەیە ناوچەکە بگرێتەوە ئەوە شەپۆلێکی چارە نووساز دەبێت بۆ ئەوەی کە ئایا بزانین کە ئەم ناوچەیە لە گەرمیان وشکە ساڵی ئەبێت یا وشکە ساڵی نابێت واتە لە مانگی دوودا دەرەکەوێت کە ناوچەکە مەترسی وشکە ساڵی لەسەرێتی یاخود لەسەری نیێت تاوکو ئێستاکە تقریبا 20 ڕۆژ تقریبا 15 ڕۆژێکی ماوە ئێمە پێشبینیش ناکەین کە وشکە ساڵی بێ و بەرتاوەکو ئێستا گژوگیا و بەروبوومی جوتیاران لە ناوچەکە زیانی پێ نەگەیشتووە. باشە کاکسیروان دەمەوێت بزانم کە پلان چییە؟ دەزانین کە لە کاتی بۆ کۆمەڵێک بابەتی سروشتیدا پێویستە پێشوەختە کۆمەڵێک پلانمان هەبێت بۆەوەی گەڕ ڕوویدا بتوانین بە شێوازی دیکە قەرەبووی کۆمەڵێک بابەت بکەینەوە بۆ نمونە جوتیاران گەر ئەم ساڵێکی وشکە ساڵ بوو یاخود بەبێ پێویست باران نەباری بۆ بەرهەمەکانی جوتیاران پلان چی دەبێت بۆ هاوکاریکردنی ئەم جوتیارانە؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا ئەوە لایانی پەیوەندیدار هەڵەسێت بە دیراسەکردن و یعنی زیانگیان ئەو زیانەی کە لە جوتیاران دەکەوێت کە حکوومەتە یاخود لایانی پەیوەندیدارە بەڵام وەکو هاوکاری کە دەکرێت بۆ جوتیاران بکرێت لە بری ئەو بارانبارینەی کە ساڵانە دەشێت ببارێت. بەڵێ ئەرکی حکوومەتە لە هەر زیانگەاندنێک نەک هەر لە جوتیاران بەڵکو لە هەر چینێکی
چین و توێژێکی تر کە لە ڕووی سروشتیەوە زیان بە لە بواری مادیدا زیان بە هاوڵاتیان بگەێت ئەرکی حکوومەتە پێویستە قەرەبووی هاوڵاتیان بکاتەوە لە هەر چین و توێژێک بێت. باشە. سەبارەت بە مەترسیەکانی داهاتووی نەبارینی باران خۆی لە چیدا دەبینێتەوە و دیارتی مەترسی کە دەکرێت ڕوبەڕۆی خاک بێتەوە ڕوبەڕۆی هاوڵاتیان بێتەوە بە گشتی لە ساڵێکی وشکە ساڵدا دەشێکی بێ. بەڵێ ئاشکرایە بێگومان وشکە ساڵی کاریگەری تەنها لەسەر بەرهەمی پشت و کاڵی نییە، کاریگەری سلبی و خراپی هەیە لەسەر کەمبوونەوەی ئاوی سەر زەوی ژێرزەوی و هەروەها کاریگەری هەیە لەسەر خراپبوونی زەوی و زیادبوونی ڕێژەی بڵێن مەودای چوارچەوەی بازنەی فراوانی شۆرەکات و هەروەها بە بیابانبوون لە ناوچەکە، چونکە ناوچەکانی گەرمیان هاوسنوورن لەگەڵ بیابانەکانی ناوەڕاست و باشووری عێراق کە ئەمە کاریگەری سلبیە کاتە سەر هەژاری خاک و خاک ڕوبەڕووی زیابوونی بە بیابانبوون دەکاتەوە و هەموو جۆرە کشت و کاڵ و باغداری کە بە تایبەتی ئەوانەی کە پشت بە باران دەبەستن زەرورزیانێکی زۆری لێ دەکەوێتەوە. وشکە ساڵی دیاردەیەکی سروشتی خراپە کە لە ڕووی ینی کاریگەریە کاتە سەر ئابووری وڵات و جگە لە کشت و کاڵ سامانی ئاژەڵداری و هەروەها کاریش دەکاتە سەر تەندروستی مرۆڤ، ینی نەکەر ئاژەڵداری و کشت و کاڵ بەڵکو لە هەموو ڕوویەکەوە ژینگەی ناوچەکە پیس دەکات و هاوینێکی وشک و گەرمان پێشبینی هاوینێکی وش و گەرمەکەن ئەگەر هات و وشکە ساڵی بێ. بەڵام تاکو ئێستاکان نیشانەکان ئەوەی کە ئێمە متابعی یاخود چاودێری نەخشەکانی کەشەکەین، چاودێری گۆڕانکاریەکانی کەشوهەواکەین لە ناوچەکە ئەم ساڵ بە هیچ شێوەیەک وشکە ساڵی نابێت و لە بارانبارین لە مانگەکانی داهاتوو بە تایبەتی لە وەرزی بەهاردا نۆرماڵ دەبێتەوە و هەندێک کاتیش بارانی باش پێشبینی دەکەین. باشە، پێشبینی دەکەن کە لایندێکی نزیکدا بارانبارین دەست پێ بکاتەوە و پێشبینیەکانتان چی دەبێت بە تایبەت بۆ ناوچانی کە پێیان دەوترێت گەرمیان؟ بەڵێ ئێمە پێشبینی دەکەین کە لە شەوی پێنجشەمە لە سەرهەینی واتە ئەم کۆتایی ئەم هەفتەوە شەپۆلێکی بارانباری لە دەریای ناوەڕاستەوە ناوچەکانی گەرمیان و هەموو کوردستان بگرێتەوە و لە ڕۆژی هەینیدا بەهۆی تێکەڵبوونی تۆپەڵاهەوایەکی سارد پێشبینی بەفربارینێکی زۆرەکەین لە ناوچە شاخاوەکان و پێشبینیەکەین لە شاخی گۆیژە و ئەو بەرزایانە لە درنگانێکی ئەوارەی هەینیدا بەفربارێت و هەروەها پێشبینیەکەین لە دوای هەژدەی مانگەوە کاکاتە ڕۆژی دووشەمە تا سێشەمەی هەفتەی داهاتوو شەپۆلێکی بەفری فراوانتر ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە. هەموو ناوچە کوێستانەکان ئەگەری بەفربارینێکی زۆر هەیە بە سنتەری شاری سلێمانیشەوە و پێشبینیەکەین پلەکانی گەرما بێتە خوار 0% لە ناوچە شاخاوەکان و هەروە هەندێک ناوچەی بەرزایەکان و شاخەکانی باکووری گەرمانیش ئەگەری بەفربارین هەیە لە ناوەڕاستی هەفتەی داهاتوودا و لە یەکیش ئەدەینەوە کە پێشبینیەکەین کە ئەم ساڵ دڵنیایە نەکەینەوە مەگەر گۆڕانکاری لە ناوکاو ڕوودا ئەگینا وشکە ساڵی بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان و ناوچەکە ناگرێتەوە. باشە. کاک سیروان دەمەوێت بزانم کە کەشوهەوای کوردستان کاریگەری و چ شەپۆلێکی کەشوهەوا و کاریگەری چ ناوچەیەکی لەسەرە بە دیاریکراوی؟ بەڵێ لە ڕووی بارانبارینەوە ئێمە بە پلەی یەکەم دەریای ناوەڕاست کاریگەری پلەی یەکەمی هەیە لەسەر گۆڕانکاریەکان و بارانبارین لە کەشوهەوای هەرێمی کوردستان و پاشان دەریای سوور و پاشان ئەو تۆپەڵە هەوایانەی کە لە جەمسەر کە تۆپەڵاوایەکی جەمسەریەوە بۆ نمونە لە ڕۆژی هەینی بە دوا تۆپەڵاوایەکی جەمسەری کە لە رووسیا و کاریگەریە کاتە سەر گۆڕانکاریەکانی کەشوهەوای هەرێمی کوردستانەوە بێتە هۆی دابەزینی پلەکانی گەرمی و بەفربارین لە ناوچە شاخاوەکان و چەندین تۆپەڵاهەوای تر هەن لە دەریای عەرەب و لە نیمچە دورگەی عەرەب و لە ناوچە خولگەیەکانەوە ئەوانش کاریگەریان هەیە لەسەر بارانبارین و گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە هەرێمی کوردستان. باشە، ئێمە لە کوردستان تا چەند توانیوانە لە وەرزانەی کە باران باریەوە بە پێی پێویست سوود لە بەنداوەکان وەربگرین یاخود بەنداوی کوردستان بە پێی پێویست لە ئێستادا بوونیان هەیە؟ بەڵێ
بەداخەوە ئێمە پێنج ڕووباری گەورە ینی ڕووباری لە ڕووباری گەورە لەسەر لە هەرێمی کوردستانە تاکو ئێستاکە نەمانتوانیوە بە پێی پێویست سوود لەو ئاوە شیرینانە وەربگرین وڵاتانی دنیا هەمویان بە دوای ئاوی شیرینە یعنی پارەیەکی زۆر سەرفەکەن تاکو ئاوی شیرینان دەسەکەوێت بەڵام هەرێمی کوردستان پڕە لە ئاوی شیرین بەداخەوە ئێمە نەمانتوانیوە پلانێکی وادا بنین کە سوود لەو ئاوانە وەربگرین ئاوێکی زۆر هەروە تێپەڕە بێت بەرەو باشوور و ناوەڕاستی عێراق کە ئەمە جێگەی داخە بەڕاستی و هەروە بەنداوەکانیشمان تاکو ئێستا ئێمە ئەتوانین چەمی وا هەیە لە ئەو ڕووبارانە زیاتر لە وەرزی بارانباریندا ئاو ئەتوانیت گلی بدەیتەوە بەڵام تاکو ئێستا حکوومەت پلانی نەبووە بۆ گلدانەوەی ئەو ئاوە زۆرەی کە لە ئەنجامی بارانبارینی زۆر و لافاو لە ناوچەکەمان ینی دروست دەبێت هیوادارین حکوومەت لەمە دوابیر لە پلانی باش بکاتەوە بۆ ئەوەی بتوانین ئەو ئاوە شیرینانەی کە لە هەرێمی کوردستانە هەن ینی گلداتەوە بۆ ئەوەی لە وەرزی هاویندا سوودی لێوە بگرین و ئاشکراشە بەپێی هەموو سەرچاوەکان لە داهاتوودا ڕەنگە شەڕی ئاو دروست بێت ینی ئاو گرنگێکی زۆری پێدرێ کە ساڵە دوای ساڵ بەهۆی گەربوونی زەویەوە ئاو کەمە بێتەوە بە تایبەتی ئاوی خواردن و هەرێمی کوردستانی کە لەو ناوچانەی کە دەوڵەمەندە بە ئاوی شیرینی سەر زەوی و حتا ژێر زەویش بەڵام بەداخەوە ئێمە پلانی وامان تاکو ئێستا نەبووە کە ئەو سوود لەو ئاوانە وەربگرین. ئەڵێ سیروان ساڵح شارەزای کەشەوە لە کەلارەوە میوانی ئەم تۆری بانگ باشوور و سامری بادوونەبی سپاس بۆ